لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بابتي وربابتي هستيارة بابتێکە کە بەتایبەتی لە ئەو سەردەمەی ئێمە خەڵکێک بە ناوی فتواویان بە ناوی تەجدیدی فکری ئیسلامی قسەی زۆر لێ کردوون لە ئەو وڵاتە عەرەبیانە و دەوروبەر و ئەویش سێ خاڵی گرینگن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ قال رسول الله صلى الله عليه وسلم لا يحل دم امرئ مسلم إلا بإحدى ثلاث الثيب الزاني والنفس بالنفس والتارك لدينه المفارق للجماعة. أو حديث بخاري ومسلم الروايات عن كردوة حديث صحيحة الروايات اللي كي بخاري دهاتوه دەفەرمێ من بدل دينه فاقتلوه. بەو دوو ڕیوایەتە هاتوون. طبعا یەکشتمان هەیە پێش ئەوەی کە بچینە ناو ئەو بابەتە، ئەم پێم خۆش ئەو بابەتانە بۆی کە بەلاڕێدا نەبرێن هەموو جارێ ئیشارەی پێ بکەم. ئەو قەزیەی حدود و قیساس و ئەوانە پەیوەستن بە دەسەڵات و بە حاکمی شەرعیەوە. هیچ کەسێک بۆی نییە لە خۆڕە تەطبیقی حدود بکە با بۆ خۆشی ڕازی بێ کابرا بچێتە لای مسلمانێک بڵێ کاکە وەرە قیساسم لەسرە پاکم کەوە دروست نییە، ئاگاتان لەو خاڵەی هەبێتن. ئەو خاڵە ئەو قیساس و ئەو تەطبیقی حدودی شەرعی پەیوەستن بە حاکم، حاکمێکی شەرعی کە ئەو بە ضەوابطی خۆی کە لە کتوبی فقهی داهاتووە ئیسبات بوونی تاوان و جەریمە بە دواداچوونی وردی بۆ دەکرێ، ئەو جا بڕیاری لەسەر دەدرێت. ئەوە خاڵێکە زۆر زۆر گرینگە. خاڵێکی دیکە پێم خۆشە پێشوی بچمە ناو ئەو بابەتە. ئیسلام لە زۆربەی زۆری کتێبەکان تەرکیز لەسەرەوە دەکات و دەفەرمێ ضەروریاتی حفظی ضەروریاتی خەمس، ئەو پێنجتانەی کە زەرورن کە بپارێزرێن. جا ئێستا ئێمە لە خزمەت سەیان داینە. ضەروریاتی خەمس کە زۆر ئەتوانم بڵێم پانتاییەکی زۆری گرتووە لە هەر لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تا دێتە خوارەوە تەرکیزی لەسەر کراوەتەوە. ئەو پێنجتە دەبێ بپارێزرێن. بۆ چکە ئەو پێنجتانە تێک چوون کۆمەڵگە و مجتەماع تێک دەچێت. لەو سێشتانەی کە ئەو ڕۆیمە لە خزمەتیان داین کە لەو پێنجانە سێی باس کردوون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. یەکەمیان دەفەرمێ لا يحل دم امرئ مسلم إلا بإحدى ثلاث نسل، بەڵێ پاراستنی ڕوح ئینسانەکان ئەوە ضەروریاتی خەمسە. ئەوجا نەسلی ئینسان بۆی زوڕیەت تێکەڵاو نەبێ مەسەلەی زینا و ئەوانە. ئەوجا بڵێ کابرای پاراستنی دین، گاڵتەکردن بە هاتنە ناو ئیسلام و چوونە دەرەوە ئەوانە، ئەوە گاڵتەکردنی پێدەگوترێ. ئەوانە هەمووی بۆ قازانج و مەسلحەتی کۆمەڵگە و مجتەماع خوای گەورە تەبارەک و تەعالە قیساسی لەسەرداناون و حوکمی لەسەرداناون. هەندێک بە ئایەت تەسبیت بوون، هەندێک بە ئایەت تەسبیت بوون و هەندێکیش بە فەرموودەی صحیحی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عوقوبەکانیان تەسبیت بووە. طبعا لە خاڵێکی دیکە کە پێم خۆشە پێشەوە مەدخەلێک بچمە ناوی عوقوباتی ئیسلامی برا بەڕێزەکانی خۆم بە تایبەتی بۆ ئەو قەزیانەی کە عوقوبەی لەسەرە شەرت نییە ئیلا بە ئایەت تەسبیت بوو بێت. چونکە لێرانە خەلەلەکە لێرە دروستە بێ دەڵێ کاکە خۆخوای گەورە لەسەر ئایەتان باسی نەکردووە. کاکە مەصادری تەشریع قورئان و سوننەیە.
لە قورئاندا هەبێ یان لە سونەدا هەبێ سابت بێتن تەواو هیچ ئیشکالێکی نییە. خوای گەورە دەفەرمێ تەبارەک و تەعالە وأطیعوا الله وأطیعوا الرسول وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. دەیان ئاەتی دیکە هەمووی دەلالەت لەسەرەوە دەکات ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێتان ڕادەگەیەنی وەریگرن و ئەوەی کە نەهیتان لێ دەکات خۆی لێ بپارێزن. لێرە ئەو قەزیە سێ قەزیەی حەساسن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا يحل دم امرئ مسلم إلا بإحدى ثلاث. مەبەستی پێ و کەسێک کە موسڵمانە خوێنی حرامە لە هەموو کەسێک ئیلا بە سێشتان نەبێتن. خوێنی ئینسانی موسڵمان حەڵاڵ دەبێتن. وەکو گوتم بۆچێ چێ بڕیاری حەڵاڵ بوونی ئەو خوێنە دەدا ئەمنیانەت و نا ئەوەی کە لەسەر هەڕەمی دەسەڵاتە و کە سوڵتەی شەرعیە و بە بەڵگە و مستەمسەک ئیسپات بێتن. یەکەمیان دەفەرمێتی الثەیب الزانی ئەو کەسەی کە ژنی هێناوە ژنهێنانێکی ڕاست و دروست و دخولی پێکرد بێتن. یعنی ئەگەر بە شوبهە کابرا بۆ نمونە بە شوبهە جیماعی کرده بێتن بەڵام یان بە نیکاحێکی نادروست ژنی هێنابێت چوو بێتە لای ئەوە ثەیب الزانی پێ ناگوترێتن. یعنی کابرا بە ژنهێنان لە قەڵەم نادرێتن. دەبێ عولەما دەفەرمون نیکاحێکی دروست و ڕێک و پێک بێ شوبهە ژنی هێنا بێتن چوو بێتە لای ئەوجا عقوبەکانیش برا بەڕێزەکانی خۆم بۆ ژن و پیاوان وەکو یەکن. بەڵام لێرانە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بەگە دیقەتتان لێ کرد بێ زۆربەی تەوجیهاتەکە بۆ پیاوانە لە فەرمودەکانی پێغەمبەری خوای بۆ پیاوانە عەلەیهی سەڵات و مەسەلەی غەلەبەیە و مەسەلەی زیاتر ئەو قەزیانە پیاو وەکو بڵێ زیاتر وەکو بڵێ تەوجیهەکە و ئەوەکە بۆ ئەوانە یعنی وەکو ڕێز و حورمەتێکی شە بەڕاستی بۆ ئافرەتان کە کەمتر وایە کە ناوی ئەوان هات بێتن لەو بابەتانە دەنا لە بۆ تەطبیقی حدود و ئەوانە وەکو یەک. لێرانە قەزیەی زینا برا بەڕێزەکانی خۆم ئەگەر کەسێک کە گەنج بێ یان ئافرەتێکە گەنج بێ مێردیان نەکرد بێ زینا بکەن حەدی شەرعیان جەڵدەیە کە بە نەسی ئایەت خوای گەورە ثابتی کردووە. بەڵام ئەو جەڵدەیە بۆ ئەوە نییە کابرا بیکوژی نابێ ئێسک بشکێنێ نابێ گۆشت وەکو بڵێ بریندارکە نابێ ڕەش و شینیکە بەس لە بۆچێ لە بۆ تەعزیرە بەس پێش بێ سەر ئەوەی کە لە دەوڵەتی ئیسلامی و عقوبانە دانراون دەبێ سابتبوونی ئەو جەریمانە بە تایبەتی جەریمەی شەڕەف جەریمەی زینا زۆر وەکو بڵێ قورسە لە ناو کۆمەڵگەیەکی ئیسلامی ملتەزیم. باسی غەربوانە مەکە کە حەیوانیە و کابرا بەداخەوە دەڵێم ینی ئاستی ئینسانیەکەی تێپەڕیوە کە بەدەیان کەس مەسەرەن کۆ دەبنەوە لەسەر جەریمەیەکی زینا و ئەوانە. بەڵام لە کۆمەڵگەیەکی ملتەزیم و کۆمەڵگەیەکی موسڵمان سابتبوونی جەریمەی زینا زۆر قورسە چونکە دەبێت 4 کەس شاهێدی بدەن و سوێن بخۆن کە عەمەلیەی زیناکەیان بینیوە بەو چاوانە بینیویانە کە نەک هەر بردی تێژوورەوە یعنی چۆتە غورفە و دەرچ قەپات کردەوە شاهێدی نییە دەبێ عەمەلیەکەی بینی بێتن یعنی کە دخولی پێ دەکاتن هەر 4 سوین بخۆن. ئەگەر سەیان سویندیان خوارد یەک گوتی وەڵڵاهی ئەمن وا بزانم بە ینی وەکو بڵێ شوبهەم هەیە جەڵدە لە ئینە دیکە دەدرێت حسابی بوختانسیان بۆ دەکرێت. ئێستا جاری وایە کابرا دەبینی خوا پەناماندا ئافرەتێکە دەبینی لەگەر فەرێکی تۆتە ژوورێکی نازانی و ئافرەتە داچیتی خوشچیتی خێزانیتی تەبەیون ناکاتن بوختان فڵان کەس زیناکەرە بینیت کاکە بردێ ژوورێ بردێ ژوور چێ دەڵێ کابرا مەسەلەنەوە خزم و کەسی خۆی نەبوو. ئەها لەبەر هەندێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆ لە هەموو کەس دوورترە لە شوبهە. شەوێک یەکێک لە خێزانەکانی لە کنی ڕاوەستاوە قسەی لەگەڵ دەکات لە دەرێ مزگەوت دوو سەحابە بێدا دەڕۆن کە تەماشە دەکەن پێغەمبەر لەگەڵ ئافرەتێکی ڕاوەستاوە بە پەلە تێدەپەڕن بانجان دەکە دەڵێ وەرن وەرن
دەڵێن چی پێغەمبەر دەڵێ فڵانکە خێزانیتم لە کەم ڕاوەستاوە ئەی پێغت ناگوتی بۆ شەیتان و چکاورای گوتی شتێک لە دڵی ئینسانیدا دروست نەکاتن یعنی ئینسان وا چاکە برا بە ڕێزەکانی خۆم خۆی لەو شوبهات و لەو شوبهە و ئەوانە بپارێزم گەلێک جار دەڵێم ئینسان ئێستا جاری وایە خوشکێکت دەگاتێ لە بازاڕی تەوقەت لەگەڵ دەکا یان ماچت دەکا یان خوشکەزایەکیان شتێک یعنی تو ڕاست مەڵێ هۆ فڵان کەسی شو چکاورای گوتی وەڵا ئەوە بوو کاکە تو بزانە داخوا فڵان کەس تەماشەی فڵان کەسی کە دینی ئێستا هەندێک کەسەیە ئەم پێویست ناکە شاید ویشتووە لە مەسەلەن مامۆسایەکی وەکوم مامۆسای بەڕێز پێویست ناکە من لە هەندێک شتە بێ کە ئەخلاقی دەناسی ئەو دەڵێ وەڵای کاکە دوورە ئەو تاوانە لە فڵان کەسی نایکات ئەو قەزیە ئەو جا کە سابت بوو بە یان بە ئیقرار ئەو مەسەلەی زینا کابرا بۆ خۆی ئیقرار کە طبعا لە تاریخی ئیسلامی دەفەرمون هیچ جەریمەیەکی زینا بە شاهید ئیسپات نەبووە ئاگاتان لەو خاڵی هەبێت لە تاریخی ئیسلامی لە تاریخی دەوڵەتی ئیسلامی 1400 ساڵ جەریمەی زینا بە 4 شاهید ئیسپات نەبووە کەواتە خوای گەورە تەبارەک و تەعالا چی دەوێت ستری دەوێت بۆ ئەو خەڵکە خەڵک خۆی ستر کاوە خەڵکی سترکەی بۆی کە لە مابینی خۆ و خوای خۆ کابرا تۆبەی بکات بەڵام دوو حاڵەت لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ئیسپات و بە شاهیدی خۆیان ئیقراری خۆیان سابت بووە لێرە عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ قسەیەکی زۆر جوان دەکەن دەفەرمون ئایا ئەو ئیقرارە دەبێت 4 جار ئیقرار بکە یان 1 جار دەفەرمون ئەو کەسەی کە کەسێکی بەهەیبەت و خاوەن شەخسیەت و دوورە لەو سیفەتانە دەبێت 4 جار ئیقرار بکات وەکو سەحابە بەڕێزەی کە ناوی ماعز بووە 4 جار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نردوویەتێ ماڵەوە توتی ڕاست ناکەی یان وانێ و بڕۆ و دوایە هاتۆ هەر فەرموویتی ئەی پێ دوایە تەماشە کە یعنی ئیسلام تینووی ئەوە نییە کابرا وەڵا خەڵک وا بزانێ ئیسلام ئەگەر تەطبیقی حدودی نەکرد و یان ئەوەی نەکرد بڵێ وەڵا نا ئیسلام دەیوێت ڕەحمەتە بۆ خەڵکی خۆ تەطبیقی حدودی شەر ڕەحمەتە کابرا لە دنیای پاک بیتەوە باشترە نەک لە قیامەتێ بەڵام یعنی پاش 4 جار ئیقرارکردنی خزم و کەسەکان یان نەفرێک لێ دەبان دەگەڵێ وەرە دەوی بۆن کە داخوا ئارەقی نەخواردو تو ئاگای لە خۆیە خزبەکانی بانگ دەکات دەڵێ تێک نەچووە نا ئەو کاتەی حەدی شەرعی لەسەر جێبەجێ دەکرێتن و حەدی شەرعش کە هاتە لای سوڵتان کە هاتە لای دەسەڵات کە هاتە لای ڕئیسی دەوڵەت یان قازی کە مووەکەلە بە جێبەجێکردنی حدود مەسەلەی چاوپۆشیەکەی لێلا دەدرێت بەڵام پێش بگاتەکنەوی کابرا بۆی هەیە پەشیمان بیتەوە بۆی هەیە چاوپۆشی لە خۆ بکە بۆی ئەوە خۆی ستر کات و هەر شوبهەیەک هەبێ لە قیساس و لە حدود شوبهەکە ئیشی پێ دەکرێت شوبهەکە ئیشی پێ ئیدراء الحدود بالشبهات ئەوانە زۆر مهمن بیزانین ئەو جا لە مەسەلەی زینای محسن ئەوەی کە مەسەلەن ژنی هەیە یان مێردی هەیە ئەگەر یەکیان مێردی هەبوو یەکیان مەسەلەن ژنی هێنابوو یەکیان ژنی نەینابوو یەکیان بۆ نمونە کوڕەکە لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات حاڵەتێکی وا دروست بوو گەنجێک زینای لەگەڵ ئافرەتێک کرد کە مێردی هەبوو بەڵام ئەو قەزیە بڵاو بۆ لە ناو هەموو خەڵکی هەموو دەیان گۆ فڵانکە وەکو بڵێ ئەجیرە یان فڵانکە خزمەتکارە لەگەڵ خاوەن ماڵەکە زینای کردووە ئەوە دەڵێ ئەگەر شتێکی ئاوا بڵاو بۆ دەنگ و دۆڵ و هەموو خەڵک پێیزانی پێویست ناکە 4 جار کابرا بێ شایدی بدات قەزیەکە گەیشتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئونەیس بڕۆ لای خێزانی فڵان کەسی ئەگەر ئیعترافی کرد حەدی شەرعی لەسەر بکەن و ڕەجمیکەن و ئەو کوڕەش کە ژنی نەیناوە 100 جەڵدەی لێدەن و ساڵێکیش نەفیکەن بابستە وڵاتی یان شارێکی کە یانەوەتە گوندێکی دیکە لێرە قەزیەی ڕەجم یعنی ئێستا خەڵک کە باسی دەکاتن ینی بۆتە قەزیەکی زۆر گەورە لە ناو خەڵکی کاکە ئێمە وەڵاهی وەکو موسڵمانێک دەیڵێم شەرممان پێی نییە و قەزیەکی حەقە و قەزیەکی ڕاستە و چێ دایناوە خۆ کەس داینە خوای پەروەردگار دایناوە
خۆی گەورە دایناوە وعولەما دەفەرمونون لە قەزیەی ثابتبوونی زینە بۆ پیا و بەیان بۆ ژن بێ بەغەیری ڕەجم ئەگەر بتوێت تەطبیقی شەریعەتی خوای بکە بە هیچ شێوەیەکی کە دروست نییە بیکوژی نە بە شمشێر دروستە بیکوژی و نە بە تفەنگ دروستە بیکوژی و نە دروستە هەڵی واسی و بێخنچینی و جایەکێک لە عالمەکان قسەیەکی جوان دەکات دەڵێ حکمت چێکە غەیری ئەوەی دروست نییە دەفەرمێت لەبەرەوەی لە کاتی تاوانەکەی هەموو ژیانی ئینسانی تاموچێژ و لەزەتەکەی دەبینیتن بۆی کە لە عقوبەکەش هەموو ژیانی عقوبەکە و ئێش و ژانەکەی ببینیت ئەوە قەزیە یەکەم وەکو گوتم لە تاریخی ئیسلامی 1400 ساڵ ئەوە ثابت نەبووە بە چوار شاهید ئەوجا کابرا کە بۆ خۆی اعترافی کرد پێی خۆشە بۆ خۆی بە گونەهباری و تاوانباری نستەوە خزمەت خوای گەورە شتێکی دیکەیە خاڵی دووەم نەفس و بالنەفس برا بەڕێزەکانی خۆم ئەو قەزیەکی ئەوەش وەکو بڵێ عولەما زۆر باسییان کردووە قەتڵی عەمدمان هەیە قەتڵی شوبهی عەمدمان هەیە قەتڵی خەتەئمان هەیە هەر یەکە حوکمی خۆی هەیە وەخوای گەورەش تەبارەک و تەعالە لێرانە نەیبڕاندۆتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە باسی دەکاتن ئیلا دەبی کابرا بکوژرێتەوە ئەلێرانە مەجالێکی تێدایە مەجالێکی داگە قەتڵی عەمدیش بوو مەجالی تێدایە یعنی سێ حاڵەتی هەیە طبعا قەتڵ تاوانێکی زۆر گەورەیە چێکە لە گوناهە هەرە گەورەکان کە ئینسان یەکێکە لە مەخلووق هەرە ڕێز لێ گیراوەکانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە هەر کەسێک کە ئەو تاوانە بکاتن هەتا هەندێک لە عولەما دەفەرمون چونکە عقوبەکەی ئەوەندە قڕس کردووە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە من قتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم هەتا ئاخیری ئاەتەکەی کە وغضب الله عليه ولعنه وعد له عذابا أليما يعني ئەوانە هەندێک گەیشتون ئەوەی کە فتوا بدەن بڵێن ئەو کەسەی کە قەتڵی عەمدە و بە عەمدی دێ موسڵمانێکی دەکوژێتن بە ئەبەدی لە ئاگری دۆزەخ دەبینیتەوە بەڵام قەولەکە قەولێکی ضعیفە لەبەرەوەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە غەیری الشرك إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء قتل مادونی شرکیانە مادونی شرکە کەواتە خوای گەورە لێی خۆش دەبێتن بەڵام دەچێتە جەهەنەم خوای گەورە لێی تووڕێ خوای گەورە یعنی عەفوی ناکاتن لەسەر ئەو تاوانەی ئەو تاوانە سێ حاڵەتی بۆ هەن کابرا کە لەسەری ئیسبات بوو یەک کابرا دەتوانێت عەفوی کاتن وەلی مەقتولەکەی ئەوەی کە بڵێ سەڵاحیەتەکەی لەبەردەستەداگە کوڕ بێ بابەکەی بابی بۆی هەیە ئەوەی کە کوڕەکەوی کوشت و عەفوی کابلەکە من لێی خۆش بووم و خوا عەفوت کات و دەمێنیتەوە لە دنیای لە حەقی ئەوەکەی بەڵام لە قیامەتێ دەمێنێتەوە ئەو حەقە ئەوجا بۆی هەیە کابرا دیەی وەربگریتن لە مقابلی پارەی وەربگری خانی وەربگری عەرزی وەربگری مەڕووماڵاتی وەربگری هەرچی کە هەیە ئەوە هەموو پێی دەگوترێتن دیە ئەوەی تری بۆی هەیە بکوژرێتەوە و هیچ شتێک وەکو کوشتنەوەی نیە بۆ معلوماتتان چونکە ئەو عقوبانەی کە خوا دایناون تەبارەک و تەعالە کۆتایی بە ئەگەر نەڵێم کۆتاییگە بە جەریمەی دێنن ینی زۆر زۆر کەمی دەکاتەوە خەڵک ناوێری بیکات بادە کەس لەو کوردستانی ئێمە لەسەر قەتڵ کە قەتڵی عەمدە بە عەنتەری کابرا زەلامی دەکوژێت بیکوژۆ بزانە چێ زۆر دەکات خەڵکی بکوژیت بەڵام بە غەیری کوشتن هەر سزایەکی دیکەی بۆ دانەی کابرا ئەوجا فکر لە شێوازی تری کوشتن دەکاتەوە هەلۆ خۆشی 10 ساڵانی سزن دەکەی 15 ساڵانی سزن خەڵکی دیکەش فێر دەکات لە سزنی ئەو عقوبەکە نییە و پاچیش نابیتەوە لە ڕۆژی دوایی لەسەریشی لا ناچی تاوانەکە وە کۆمەڵگە و مجتەمەعیش فاسد دەبێت خاڵی سێم و کۆتایی کە خوێنی ئینسانی پێ حەڵاڵ دەبێ والتارك لدينه المفارق للجماعة طبعا برا بەڕێزەکانی خۆم لە دەرسەکانی ڕابردوو ئەگەر یادتان بێ باسمان کرد گوتمان خوای گەورە ئازادیەکی داوە کابرا موسڵمان بەیان موسڵمان نەبێتن لە یادتانەوە نییە ئەگەر لێرانە ئەوە بێتن یعنی خوای گەورە تەبارەک و تەعالە دەفەرمێ لا ئیکراها فی الدین زۆری لە کەس ناکرێ بۆی موسڵمان بێت
و ئەسڵەن ئیعتیبار بە موسڵمان بوونی کەسێک ناکرێت کە بە زەبری شمشێر موسڵمان بوو بێتن. چۆن ئیعتیبار بە ڕیددە و کوفری کەسێک ناکرێت کە بە زۆری کوفری پێ بکرێ وەکو عەماری کوڕی یاسر کە گوێنی بە پێغەمبەریدا عەلەیهی سەڵات وسەلام. پاشەوەی کە دایک و باوکیان لە پێش چاوی شەهید کردن، کوفری کرد، مەدحی بتو سەنەمەکانی کرد و قسەی ناشیرنی بەرامبەر بە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وسەلام. هاتەوە خۆی هاویشتە باوەشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات فەرمووی پێ دەستی کردە گریان. فەرمووی لێگەڕێ عەمار فەئین عادوا فەعود. ئەوەی کە ئەوان بەرامبەریان کردو ئەگەر جارێکی دیکەشیان و لێ کردو کە گوتوتە بیڵێ بۆی دەرباز دەبێت لە بەردەستی ئەو زاڵم مستەمکارانە. هەندێک شتێ ڕوخسەیە، یعنی هەموو جارێک گوتم هەر کاتێک زۆری و ئیجباری هاتە گۆڕێ سزا و پاداش نامینیت. بەڵام دەبێ بزانی ئەو شتانێک کە ڕوخسەن، ئەو شتانێک کە ڕوخسەتن، وەکو بڵێ ئەوە ڕوخسەت نییە دوو کەس گیرابن بەڵێ وەڵاگە ئەو کەسەی نەکوژێ منە تو دەکوژم. نەفس هەر نەفسە، ئەتو چت زیاترە لەوی لۆ ئەتو بژی لۆ ئەو نەژی. دروست نییە ئەتو بڵێ وەڵا با منەوی بکوژم وەڵاکە وەڵی کاکە پارچە پارچەشم کەی ناکوژم ئەو قەتڵەی ناکەم. بەڵام دروستە ئارەقی بخۆیەوە، دروستە زینایە بکەی نەخێر بۆی چکە تەحەداکردنی سەر شەڕەف و ناموس و کەڕامەتی خەڵکێکی. دروستە کوفری بکەی، بەس کە هاتە حەقی پێشێلکردنی مافی خەڵکی دیکەی بەرامبەرت ئەوی شۆکۆ تۆ مافیایە و نابێ ئەو پێشێلکاریانە بکەی. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم لە مەسەلەی هەڵگەڕانەوە لە دین مادام اختیاری و ئازادی هەیە بۆ هاتنە ناو دین، بەڵام اختیاری و ئازادی نیە چوونە دەر لە دین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر بەڕاشکاوانە حەدیثێکی صحیح بوخاری و مسلم و لە حەدیثێکی کە بەس بوخاری جێڕاوێت و دەفەرمێ من بەدەلە دینەهو فەقتولوه. حەدی ڕیددەی کوشتنە، بەڵام اختیاری ئیمام دوو ڕێی هەن. ئایا ئەوەی کە مرتد بۆ هەر دەکوژرێ و تۆبەی لێ قبول ناکرێتن، قەولێکی ضعیف هەیە، دەڵێ کاکە تۆبەی لێ قبول ناکرێت و فەورەن دەکوژرێت و ئەوە بەڕاستی ئەوەی دیکە کە من زۆر بە دوواداچوونم بۆ کردووە، مرتدیش وەکو تاوانەکانی دیکە کابرا بۆی هەیە پەشیمان بێتەوە، بۆی هەیە پەشیمان بێتەوە، تۆبە بکات و تۆبەکەشی لێ قبول دەکرێت. طبعا ئەو بابەتە بابەتی ڕیددە، یعنی ئێمە بەڕاستی ئەگە تەماشەکەین لە دینەکانی دیکەش ئیوای هەدین نییە، هەدین نییە، ینی کۆ شتێکەوە چی قوڕێ سناعی پێچیان وێناوە، بەڵام هەرچی لەوەی لە تەسەور فکرەکان چ دەرێ دەیکوژن. یعنی ئێمە بینیمان مەسەلەن ئێستا ئەگەر ئەوەی کە ئێزیدیەکان بەرامبەر بە ئەو خوشکەیان کرد دوعا، تو ئەو خوای ئەگەر لە ناو کۆمەڵگەیەکی ئیسلامیان مسلمانان بانە بیان گوت باو فڵان کەس مرتد بۆتەوە بەو شێوەیان کوش بێت و ئەو خوای ئێستارەکەشیان دەیان بڕیەوە، ئێستاش کۆتاییان پێ نەدینە لە پێش چاوی هەر هەموو دنیا بەو وحشی گەراییەی کە ئەو ئافرەتەیان بەو شێوەی بلۆک باران و بەردەباران کرد. طبعا لێرانەدا برا بە ڕێزەکانی خۆم دوو بابەتی زۆر گرنگن پێم خۆشە باسی کەم. یەک مەسەلەی ڕیددە وەکو گوتمەوە ئیشکالی لەسەر نییە کە بە دوو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سابت بوون کە هەردووشی لە بوخاری داهاتوون. ئەوجا ئیبن قودامەی مەقدسی ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە عالمە هەرە بەرزەکان و بە تایبەتیش کتابەکەوی ئەلموغنی جەنابی مامەسای لە من چاتر دەزانێتن کە وەکو بڵێ جێی ئیعتیبارە لە ناو خوێندەوار و لە ناو ئەهلی عیلم و ئەوانە. ئەو هێناوێتی دەفەرمێتن وأجمع أهل العلم على وجوب قتل المرتد وروي ذلك عن أبي بكر وعمر وعثمان وعلي ومعاذ وأبي موسى وابن عباس وخالد وغيرهم ولم ينكر ذلك فكان إجماعا. انتهى. إجماع صحابي نقل كردو لمغني كمسألة مرتد كجريت أو ليرانا أو حكم كمان زاني بەڵام بابزانین ئایا هەرچی کە مرتد بۆ دەکوژرێ یان کابرا بۆی هەیە مەسەلەن مەجالی تۆبەی هەیە کاک
سێ ڕۆژان کابرا دێنن ئیشکالاتی چییە؟ ئیشکالت چیە تو کاکە لەسەر ئەو دینەی؟ جارێ بۆ موسڵمان بووی قەناعەتم بەو دینەی بووە. طبعا لێرە ئاگاتان لە یەک شت بێتن، پلانێکی جوولەکان بوو بۆی کە خەڵکی هەڵجێڕنەوە ئەو دینە وەکو بڵێ سووکن لە بەرچاوی شوێن کەوتوانی، خەڵکی خۆیان کۆ کردو دەیان گوت بۆ نمونە 15 کەسیان دەیان گوت هەڕ موسڵمان بندانی بەیانی ئێوارەکەی وەرن مرتد ببنەوە جوولەکە بڵێ وەڵای کاکە لۆ وەڵایی کاکە چوین بەکەلک چ نەدات ئەو دینە، بەکەلک چ نەدات. خی گەورە تبارك وتعالى دەفرمێ وقالت طائفة من أهل الكتاب آمنوا بالذي أنزل على الذين آمنوا وجه النهار واكفروا آخره لعلهم يرجعون. بۆی کابرا هەڵگەڕێنەوە. دیسان ئەو حکمانەی کە دانراون ئەمن و تۆ دامان نەناون خوا دایناون. برا بەڕێزەکانی خۆم، قسەی عەبدوڵای کوڕی ئەبی سەرح طبعا مسلمان بوو، هەندێک ئەوە دەکەنە دەلیل دەڵێن نەدی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام عەبدوڵای نەکوشتۆتەوە. عەبدوڵا طبعا کاتیبی وەحی بوو بۆ معلوماتان. عەبدوڵای کوڕی ئەبی سەرح کاتیبی وەحی پێغەمبەری خوای بوو عەلەیهی سەڵات وسەلام، و برای ئیمامی عوسمان بوو لە شیر لە ڕضاعە. برای ئیمامی عوسمان بوو لە ڕضاعە، ینی دایکی عەبدوڵای کوڕی ئەبی سەرح شیری داوەتە ئیمامی عوسمان و پێکەوەی بەخێو کردوون. طبعا کە کاتبی وەحی بوو هەندێک شتی بۆ دروست دەبوو، ویستی لەو نێوەندەیدا هەندێک ئیفتراعات و شتیوانە بکات و بڵێ وەڵا ئەمن خەمتان نەبی کە مرتد بۆ چۆ وێندەرێ کە چۆ وێندەرێ گوتی ئەمن دەستکاری قورئانم کردو و نازانم چم کردو چون خەمتان نەبێتن بە کەیفی خۆم تێکم داوە قورئانە. وە جوێنیشی بە پێغەمبەر دەدا عەلەیهی سەڵات وسەلام پەرژینێکی قایم بێ لە شەخسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەکەی کە مرتد بووە. طبعا یەکێک بوو لەوانەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 9 کەس 7 پیا و 2 ئافرەت فەرموویە گە دەستیان بە ئەستاری کەعبەشەوە بۆ فەتحی مەککەتان کرد بیان کوژن، بەڵام هەمووش نەکوژرا. بەشێکی لەوانە تۆبەیان لێ قبول کرا و بەشێکیش کە پێشەوەی کە مەسەڵەن کابرا بێت تۆبەی بکات کە پێیان گەیشتن لەسەر ئەمری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کوشتنیان. بۆ چونکە شەخص بۆ شەخصی فەرقی هەیە. زارێ هەتا یەک ڕێی لە ڕێی عولەما دەفەرمون ئەوەی کە گوێن بەخوا دەدا مەجالی ئیستیتابەی هەیە، بەڵام ئەوەی کە گوێن بە پێغەمبەر دەدا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمون مەجالی ئیستیتابەی نییە، بۆ چونکە دەڵێ شەخسی پێغەمبەری نەماوە عەلەیهی سەڵام لە حەقی خۆی خۆش بیان خۆش نەبێت. بەهەرحاڵ عەبدوڵڵا کە 3 جار بۆم باسکردن لە دەرسێکی دیکە بەڵام مابزام تەسجیل نەکرا، 3 جاران ئیمامی عوسمان دەچێتن سەری پێغەمبەری ماز دەکا عەلەیهی سەڵات وسەلام، دەفەرمێ ئەی پێغەمبەری خواوە عەبدوڵڵا هاتووە دەیەوێ بەیعەتت لەگەڵ بکە. بەیعەتەکە لەسەر چیانی لەسەر ڕازی بوون قبولکردنەوەی بە موسڵمان. پاش 3 جاران پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام موسڵمانەتەکەی قبول دەکات و وەری دەگرێت. کەواتە لێرانە یەک شت ثابت دەبێ بە قووەت دەکا، ئەویش چییە؟ مەسەلەی ئیستیتابەی مرتد. ئایا مرتد بۆی هەیە تۆبە بکە؟ بەڵێ. تۆبەکەی لێ وەردەگیرێ؟ بەڵێ پێغەمبەر لێی وەرگرتووە عەلەیهی سەڵات وسەلام. ئەگەر لێی وەرنەگیرابایە دەیفەرموو عوسمان وەڵاهی ئەوە حەدێکی شەرعیە و تۆبەی لێ وەرناگیرێت و هەر دەکوژرێت. بەڵام ئاگاشتان لێ بیتن ئەو تۆبەیە بۆ هەموو تاوانێکە، بۆ هەموو گوناهێکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێی قبول کرد. ئەو سەحابە بەڕێزە زۆر عەجایب بوو ئەو جارەی فەتحی ئەفریقیا لەسەر دەستی وی کرا و لە فەتحی مەسر جوندی بوو لێوێندەرێ لەگەڵ عەمری کوڕی عاس و لە کاتی فتنەش ئاگاتان لێبێ هات چەند جاری وایە کابرا ڕەحمەتە بۆی کە دەگەڕێتەوە بۆ ئەو دینە، یعنی حتا ئەوەندە شەرمەزار بوو بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، یعنی دەفەرمێ پاشەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام موسڵمانێتەکەی لێ قبول کردەوە دەڵێ کە دەگەیشتەوی چاوی دەبەرە خۆ دەنان و خۆی لێ دەشاردەوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. هەتا ئیمامی عوسمان چۆکن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات فەرمووی پێغەمبەری خوا عەبدوڵڵا زۆر شەرم دەکات چاو لە چاوت کاتوول پەرامبەر ئەو تاوانانەی کە کردوویەتی. فەرمووی پێی بڵێ پێکەنی پێغەمبەری خوا، پێی بڵێ عوسمان نازانی ئیسلام ئەوەی ڕابردوو هەمووی ڕۆژ دەکاتەوە. زۆر دڵی پێخۆش بوو.
لە شەڕی فیتنەش کە برای خۆی بوو کە ئیمامی عوسمان برای شیری بوو شەهید کرا تەداخلی نەکرد. تەداخلی نەکرد، نە لەگەڵ نە بەیعەتی بە معاویەی کرد، نە بەیعەتی بە ئیمامی عەلی کرد ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ. و حتا لە ڕیوایەتێکیدا دەفەرمێ لە عەسقەلان مایەوە لەوێن دەرێ دوعای کرد کە خوای گەورە تەبارەک و تەعالە لە حاڵەتێکی چاک و باشدا ڕوحی بباتەوە، دەفەرمێت لە نوێژی بەیانی سەلامی لای ڕاستی داوە لە سەلامی لای چەپی داوە دەگەست سەلامدانەوەکەی ڕوحی دەرچوو ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. کەواتە برا بەڕێزەکانی خۆم ئەو قەزیە قەزیەی مرتەد دەگەڕێتەوە بۆچێ بۆ حاکم بە هەمان شێوە و کەس بۆی نییە سەر بەخۆ بڵێ وڵا فڵان کەسا مرتەد بوویتەوە با بچم بیکوژم، دروست نییە و دەکوژرێتەوە ئەو کەسە و ئەو قەزیانە پەیوەستن بە سوڵتە و دەسەڵاتی شەرعی. هەر بە کورتی برایانی بەڕێزم لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەو حکومە جێبەجێ کراوە، هەر شەری ڕیددە هەرچەندە دەڵێنەوە مانیعی زەکات بوون و ئەوانە بوون، مەشهورە بە شەری ڕیددە و ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ شەڕی لەگەڵ کردن و لە دوای وی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کۆمەڵە خەڵکێک مرتەد بوونەوە کە لێی دەجێڕنەوە. دەفەرمێ عەبدوڵڵای کوڕی عوتبە دەفەرمێ ئیبن مەسعودی نارد فەرمووی بڕۆ ئەوانە لە عێراق بوون فەرمووی پێیان بڵێەوە ئەگەر موسڵمان دەبن و ئیشکالیان چیە بۆیان شەڕحکە ئەگەر نا حکمی ڕیددەیان لەسەر جێبەجێکە هەندێکیان پەشیمان بوونەوە هەندێکیان پەشیمان نەبوونەوە حکمی ڕیددەی لەسەر جێبەجێکردن. و بە هەمان شێوە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە خەڵکێک مرتەد بوونەوە ئیبن عەباسی بۆ ناردن لە ساحی بوخاریدا هاتووە کە بە هەمان شێوە شوبوهات و چی هەیەیان بوو بۆ یۆکردن ئەوەی کە پەشیمان نەبوو حکمی ڕیددەی لەسەر جێبەجێکردن. ئەبوو موسای ئەشعری بە هەمان شێوە ئەو حکمەی جێبەجێ کردووە. کەواتە برا بەڕێزەکانی خۆم کورتەی قسان ئەوەیە ئەو بابەتە بابەتێکی شەرعیە و ئەوەی کە دەیڵێکا کە ئەو قەزیە ئاوایە مەبەست نییە کابرا زۆر پێی خۆش بێ وەڵا خەڵک بکوژرێت و خەڵک نزانم چ بکرێت ناوەڵڵا بۆچکە گوتمان ئەسڵی هاتنە ناوەوەی ئیسلام و قبولکردنی دین شتێکی اختیاریە زۆری تێدا ناکرێت لا ئیکراها فی الدین، بەڵام چوونە دەرەوەی اختیاری نییە گاڵتەکردن بە دین. خوای گەورەش تەبارەک و تەعالە قبولی ناکاتن لەبەرەوە ئەو ئازادیە ڕەهایی ئەو ڕۆکە دۆڵی بۆ لێ دەدرێتن لە ناو موسڵماناندا ئێمە ڕەدی ئەو ئازادیە ڕەهایی دەکەینەوە بەڕاستی. هەم لە تەسەڕوفاتی شەخصیدا ئێمە عەبدین بەندەین سنوورمان بۆ دیاری کراوە، ئەوانەی کە سنووریان بۆ دیاری نەکراوە دیارن کە مەسەڵەن خەڵکێکی دیکەن کە یان هەر نەهاتوونە ناو ئەو دینە هەر لەو دینەی حاڵی نەبوون شارەزا نەبوون یانەوە توش کابرای گوتی کابرا بۆ خۆی دینێکی دیکەی پەیڕەو کردو بە دوای دینێکی دیکە داکەوتووە. یعنی خوا زیارم خوای گەورە عاقبەتمان خێر بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.